وەچی باپیرت دەبێ مزگەفتێت تا چەند بۆ دڵخۆشی والله خێرەکی زۆر گەورەی هەیە بخوا الحمدلله لەخوای بەزیاد لەخوای بەزیاد ئەوی لوخوات کرد ئەوت بەکارت دێ براجان ونیا ئەرێ والله ئەوی لوخوات کرد ئەوت بەکارت دێ لا گەڕەکی کرێکارانی شاری هەولێرم لێرە مام حاجیەک کە ڕۆژانە هاتوچێ مزگەوت دەکات بەڵام چاوەکانی نابینێت و نابینایە لەلایەنەوەکانیەوە دەبرێتە مزگەوت دا دەبێت قسە لەگەڵ خۆی بکەم مام حاجی ماندی نەبی هەموو ڕۆژێ لەگەڵ منداڵەکان دەچێ مزگەوت بەڵێ ئینشاءالله لە چەند ساڵیەوە ئاوای مام حاجیەوە هاتوچێ بەخوای دوازدە سێ ساڵ ئەم کۆرە بەرەبەرە دوو ساڵە هیچ نابینم دوو ساڵە ئەوە قەتعیە وەلا ئەستا ڕۆناکای دنیای نازانم کوا زیاتر کاک مالیک دەباتە مزگەوتێ بەڵێ ئەرێ وەڵاهی ئەوە ماریشان دوورە خۆر بەسەرەی دێتن دەرێ بابە وەرە بچنێ مزگەوتی چەند بەمینێ لۆ مزگەفتێ بەڕێ دەکەوێت عادەتەن بە خودای وەڵای نوێژەکەی دەکەین دەگەڕێنەوە چەند پێشەوەی مەلا بانگدا بەخوا زارم بڕێ زووترە بڕێ لەبەر ئەوەی ئەویش ئیشێ لەگەڵ ماریان لەبەر بابی دایم ساعت پڕ ئیشێنەوە ئەویش ئیشیە ئەرێ وەڵڵە محەدەر ئیشێ تەلە بەشە دێبنی باشە مام حاجی بەو شێوازە دەچیە مزگەوت و دێوە سێژێک لە چوونی مزگەوت دەردەگری بەخوا الحمدلله لەخوای بەزیاد لەخوای بەزیاد ئەوی لوخوات کرد ئەوت بەکارت دێ براجان ونیا ئەرێ وەڵڵە ئەوی لوخوات کرد ئەوت بەکارت دێ ئەوی بەکارت نایە ئەموری دنیای هەژان ئەوە دێ هەر ئەوە دێ لە بخات ئەو لەوە دووز بە ئەو هەر هاتە زایە فراکەس مرد وەنیە کاکە بەزایری و ئەختیاریش نییە وەشی تەقدیری کرد تەواوە تەمەنت چەند ساڵە مام حاجی مامە مالی چلونۆمە مالی چلونۆی ئەرێ وەڵڵە هەفتە و حەوت ساڵدەم یا ڕەبی خوای گەورە تەمەن درێژ وای ئیمانمان بەرەسی سەلامەتی کاکە مالیک چۆنی با بچمەوە بەرەوە قسە لەگە کاک مالیک بکەم کاکە مالیک ڕۆژانە باپیرت دەبێ مزگەوتێ چەند پێشبانجی دێدووی 10 دقة 5 دقة ئەرێ وەڵا چەندتان پێ دەچی تا دەگەنە مزگەوتێ 5 دقة 7 دقة ماڵتان چەند لە مزگەوتێ دوورە وڵی مارمان زۆر دوور نییە لە 10 دقة ڕێک باش پێم برێم وەچی باپیرت دەبێ مزگەفتێت تا چەند بۆ دڵخۆشی وڵی خێرەکی زۆر گەورەی هەیە پێ دەرێ هەموو جارێکە قسە دەکەن وەچی دۆ مزگەوتێ دەیبێ وڵی دی دەڕۆین دەرەوە ڕۆ چت کردی و چت نەکردیە یعنی قسەی دەکەم پێکەوە بەسەراتی دێرنەوە ئەرێ وەڵا معدەل بەسەراتی پێ بەسەراتی پێیە ئەرێ وەڵا باشە پێم برێم مام باپیرت کە دەیبێ مزگەوتێ زۆرترین جار زۆرترین قسە چێکە لە بۆ دەکاتن لە ڕێ مزگەوتێ وەڵ دەرێت حەول توانەکان خۆت بەستە زوێن ئەرێ وەڵا زۆر باشە ئەدی پێم بڵێ لەگەروی پێکەوە نێژی دەکەن چاوەڕێ دەکەیتە تاوە دەبی ئەرێ وەڵا لە پاش نێژێراتە سونەت شتەکان نەکە پێکەوە دەلتەنی ژێشتش دادنش دەتەنیژێک دادنیشن ئەرێ وەڵا زۆر باشە دەست خۆش بیخوا خێرت بنووسی ئەمە چیرۆکی ئەو مام حاجیە لەگەڵ نەوەکەی کە ڕۆژانە بەهۆیەوەی کە چاوەکانی نابینە لە نەوەکەیەوە خۆیان باسییان کرددا بۆ 15 خولەک بەر لەوەی بانجی پیرۆز بفەرمێت ئەوان دێن بەرەو مزگەوت و باپیری دێنێت بۆ مزگەوت بۆ ئەوی نوێژەکانی خۆیان ئەنجام بدەن الله